بەڕێزان ئەمڕۆ بەرواری 28 دوانزەی 2017 ئەم شوێنەی کە ئەیبینن ئەمە ناوچەی پەنجاویەکە لە ویلایەتی نیڤادا 160 مایل دوورە لە شاری لاس ڤێگاسەوە. ئەو شوێنێکی دەبینن منتیقێکی زۆر سڕی و زۆر عسکەری زۆر نهێنیە لە ویلایەتی نیڤادا، بەڵکو لە تەواوی جیهان و لە ئەمریکا شوێنێکە بە هەموو تەکنۆلۆژیەکی پێشکەوتوو چاودێری ئەکرێت لە هەموو دنیا چایان بڕێتەوە سەر ئەم شوێنە. تا ئێستا هیچ کەس و هیچ لایەنێک هیچ بەرپرسێکی ئەمریکی نازان لەم شوێنە چی ئەگوزارێت چی لێ. تقریبا لێرەوە نزیکی 70 کیلۆمتر لە پشتی ئەم شاخەوە منتیقێکی معسکرێکی زۆر گەوری لێیە، مەتارێکی زۆر گەوری لێیە. ساڵ بە ساڵ ئەو مەتارە پێشەخرێت وا باس دەکرێت ئەڵێن بوونەوەری ئاسمانی تایە دەشان گرتەوە بەسەر بوونەوەری ئاسمانی یا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵێن. بەڵام ئەوەی کە پسپۆڕانی بواری سەربازیش باسیەکەن ئەڵێن نەخێر تەنیا شوێنێکی ئاسکاریە، تەنها شوێنێکی ئاسکاریە بۆ تەکنۆلۆژیای فڕۆکەوانی بەکاردێ. ئەو شوێنە تەنیا بەس بۆ ئەوەیە، هیچ شتێکی تر نییە. من تقریبا نزیکی 700 کیلۆمترم بڕی هاتم بۆ ئەم شوێنە بۆ بینین ئەم شوێنە. تقریبا نزیکی 15 کیلۆمتر بە جادەی چاوە. بەڕاستی ئەم شوێنە کە ئەیبینن ئەمە لە بیابانەکانی ویلایەتی نیڤادا هەڵکەوتووە. ئەم منتیقە ئەم شوێنە ئەم شاخ و داخێکی بینن دەشتایشی زۆر لێیە، هەمی دەشتە. ئەم منتیقە کە ئەیبینن ئەم شوێنەکە پێڵێن ناچەی پەنجاویەک، جێگایەکە هەتا بڵێ سڕیە. خەڵکێکی زۆر لە تەواوی ئەمریکا و لە تاوی جیهانی شەودێن بۆ تەماشاکردن ئەم منتیقە. ئێرە بین کە ئەم خەتە لێرە یعنی کەسێک ناتوانێت 1 مەتر زیاتر تێپەڕێت لەو منتیقە، 1 مەتر زیاتر تێپەڕێت. لێرە ئەیبینن سەرباسی زۆر تایبەتیان داناوە لەسەر ئەو شاخە. دەقە و سەعات چاودێری ئێرەکە ئەیبینن. کامێرایش لیوا هەیە، کامێرە چاودێری کردنەمانە. بە هەموو شێ تێپەڕین بۆ تێپەڕینی ئەو نقطە ئەو خەتە بە هەموو شێ قەدەغەی بینن هێڵێکی سوورە. نەک یعنی تەنیا هیچ کەسێکی ترش ناتوانێت لە یعنی لە 10 کیلۆمتر پێشی ئێرە یان لە شوێنێکی دیان بۆ شاخە تێپەڕێت، چونکە هەمووی بە کێبڵ و بە تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو چاودێری ئەکرێت. تەنانە سەوت هەموو شتێک چاودێری ئەکرێت، ینی هەموو بە کامێرای زۆر پێشکەوتی چاودێری ئەکرێت. ئەم شاخانەش تەنانەت دەبینێت لێرە ئەم تۆزە ئەمە شوێنی گەشتیاریە، وەکو شوێنی گەشتیاری لێ هاتووە بەو شێوە چاودێریکرێت. بەڵام هەموو شوێنەکانی تر بەم شێوە چاودێری ئەکرێت. زۆر کەسەچن بە تەلەسکۆپ تەماشای ناوەی ئەو مەتارە ئەکەن، تەماشای ئەو مەتارە ئەکەن لە دوورەوە کە بزانن چییە گوزەرێ بەڕاستی. بینن لێرە طبعا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەموو شێوەیە قانون تەطبیق ئەکرێت، وەکو لە کوردستانی خۆمان نییە. تەنیا لە دادگا یاسا ئەچەسپێت. لێرە لە سەجادەش یاسا ئەچەسپێنن خەڵک. ئەم نووسینانەکە لێرە نووسراوە بە هەموو شێوە ڕۆشتنە ژوورەوە قەدەغەیە. تێپەڕین لەم خەتە بە هەموو شێوە قەدەغەیە بۆ ئەم منتیقە بۆ ئەم ناوچە. بەڕاستی عقوبەی خۆی هەیە. تقریبا نزیکی $1000 غەرامە ئەکرێت کەسێک بچێتە ژوورەوە، یان بۆ مدەتێکی زۆر زیندانی ئەکرێت، یان تەنانەت ئەو کەسانە کە لە ڤیدیۆی ترم زۆر بینیوە لە کەناڵی یوتیوبە زۆر لێکۆڵینەوەم لەسەر ئەم منتیقە کردو لەسەر ئەم ناوە. زۆر شتی ترم بابەتی ترم بە هەموو زمانێک بە زمانی ئینگلیزی و بە زۆر زمانی تریش بابەتم زۆر متابعە کردووە لەسەر ئەم منتیقە. پێشتی بینیمە کەسە بووە نزیکی بڵێن 10 مەترێک تێپەڕیوە بە سیارە، یان نەیزانیویان لە تیژڕەویە یان هەر بۆ خۆشی تێپەڕیوە.
ئەو کەسانە ئەو سەرباز و شتانە ئەو عسکرانە لەسەر ئەو شاخە دێن یان گرن بەڕاستی غەرامێکی زۆر گەوریانەکەن ئەنجا لێرە طبعا هەموو کەسێک هەوی شتی پێ یان کەسی وڵاتێکی تر بێت تێپەڕێت لەم خەتە تێپەڕێت بەڕاستی غەرامێکی زۆر گەوریەکەن یان ئەیبن بۆ سێژن جۆی قانونەکانش نووساوە ببینن. هیوادارم ئەم پارچە ڤیدۆتان بەدڵ بێت هەر بۆ خۆشی پۆستێکم بۆ کەناڵی یوتیوب و بۆ پێجی تایبەتی خۆم لە فەیسبوک هیوادارم بەدڵتان بێت. سڵاو ڕێزمەیە بۆتان.